ئەنجومەنی تەوتین مەترسیەکی گەورە لەسەر زیادکردنی باج و سەرانە لەلایەن دەسەڵات ئاشکرا دەکات. مفتی سعودیا کە فتوای تەکفیرکردنی ئیخوان موسلیمینی دابوو کۆچی دوایی کرد. هەرێم بە بڕیارەکەی ئەنجومەنی دەوڵەت پابند نابێت و دەڵێت کێشەکەی گەورەتر کرد. دکتۆر ڕەعەد ڕەفعەت سەرۆکی ئەنجومەنی باڵای پشتیوانی تەوتین ڕای دەگەێنێت کە حکوومەتی هەرێم داوای کردووە ئەو باج و سەرانەی بەسەر خەڵکی هەرێمی سەپاندووە و لە بەغدادا نییە داهاتەکەی بۆ خۆی بێت نەک عێراق. وتیشی حکوومەتی هەرێم دەبوو خۆی شعور بکات بۆ سوکردنی باری سەرشانی خەڵک باج و ڕوسوماتەکان لا ببات کە 3 مانگا موچەی نەداوە و 10 ساڵیشە موچە دەخوا و پاشەکەوتی دەکات. نەک چاو قایمانە بڵێ لای نابین و پارەکەش بۆ خۆمانە. هاوکات سەرۆکی ئەنجومەنی تەوتین مەترسیەکیشی ئاشکرا کرد کەوا ئەگەر بەو شێوەیە تەفسیری ئەنجومەنی دەوڵەت بێت مەترسیمان هەیە لە داهاتوودا دەسەڵاتداران سەرانەی زیاتر بەسەر فەرمانبەراندا بسەپێنن. ئەو بابەتەش یەکێکە لە ئامانجەکانمان کە لە خولی داهاتووی پەرلەمانی عێراق بەپێی یاسا هەموو ئەو باج و ڕوسوماتانەی لە هەرێمی کوردستان هەیە و هاوکات لە بەغدا و ناوچەکانی دیکەی عێراقدا نییە هەڵوەشێنینەوە. ئەمڕۆ سێشەممە عەبدولعەزیز عەبدوڵڵا ئالشێخ موفتی وڵاتی سعودیا سەرۆکی دەستەی گەورە زانایان و سەرۆکی گشتی توێژینەوەی زانستی و فتووە هەروەها سەرۆکی ئەنجومەنی باڵای ڕابیتەی جیهانی ئیسلامی لە تەمەنی 82 ساڵیدا کۆچی دوایی کرد. جێی باسا ناوبراو لە ساڵی 2020 فتوایدا کە ئیخوان موسلیمین هیچ پەیوەندیەکەیان بە ئیسلامەوە نییە و گومڕان. هاوکات لە ماوەی سەرۆکایەتی ئەو دەستەی گەورە زانایانی سعودیا ئیخوان موسلیمینی وەک ڕێکخراوێکی تیرۆریستی کە نوێنەرایەتی ئیسلام ناکات ناوبرد. ئەندامێکی وەفدی هەرێم بە میدیای گۆڕانی ڕاگەیاندووە ئەنجومەنی دەوڵەت کێشەکانی نێوان هەرێم و بەغدای قوڵتر کردوتەوە و ئەگەر وا بێت دەبێت هەرێم 200 ملیار ڕادەستی بەغدا بکات. ئەو ئەندامەی وەفدی هەرێم ئاماژەی بەوەش کردووە ئەمڕۆ چاڕوان دەکا بڕیاری ئەنجومەنی وەزیرانە و ناکۆکیانەی لەسەر داهاتی ناوەخۆ لە نێوان هەرێم و بەغدا هەیە کۆتایی پێبهێنێت. بەڵام بەپێ ئەو راپۆرتە بێت کە شەوی ڕابردوو بەدەستمان گەیشت ئەنجومەنەکە پێچەوانەی یاسا و پێچەوانەی بڕیارەکانی دادگای فیدراڵی هاتووە داهاتی گومرگی خاڵە سنووریەکانی هەرێمی کوردستان 100% بۆ عێراق داناوە. ئەمەش لە کاتێکدایە کە بەپێی یاسا 50% دەبێت. هاوکات ئەنجومەنی پشتیوانی تەوتینیش ڕای دەگەێنێت ئەگەر هەنادەی نەوتی هەرێم دەستیش پێ بکاتەوە بەهۆی پابند نەبوونی حکوومەتی هەرێم بە بڕیارەکانی ئەنجومەنی دەوڵەت لەبارەی داهاتی نانۆتیەوە کێشەی موچەی فەرمانبەرانی هەرێم بەردەوام بێت.